بەپێی ڕاپرسەیەک کە لەلایەن ناوەندی کوردستان بۆ توێژینەوە لە ململانیە و قەیرانەکان لەبارەی ژمارەی کورسی حیزبە کوردیەکان لە هەڵبژاردنی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئەنجام دراوە و وێنەیەکی 10 کورسات نیوز دەرکەوتووە لەم هەڵبژاردنەدا یەکێتی زۆرترین کورسی بەدەستدێنێت و هەریەکە لە پارتی و گۆڕانیش لە پلەی دووەم و سێمدا دەبن. بەپێی ئەنجامی ڕاپرسیەکەی ناوەندی کوردستان کە ناوەندێکی قازانجنەویستی سربەخۆیە و کار دەکات بۆ ئەنجامدان و پشتگیری و هاندانی توێژینەوە و پێشکەشکردنی بەڕای گشتی 4100 فۆرمی بە شێوەی ئیستیبیان و بە چاوپێکەوتنی شەخسی دابەش کردووە دەرکەوتووە بۆ هەڵبژاردنەکانی عێراق. یەکێتی نیشتیمانی کوردستان 17 کورسی و پارتی دیموکراتی کوردستان 14 کورسی و بزوتنەوەی گۆڕان 7 کورسی و هەریەکە لە یەکگرتووی ئیسلامی و کۆمەڵی ئیسلامی و هاوپەیمانی و نەوەی نوێ کورسیەکانیان لە نێوان 2 بۆ 7 کورسی دەبنەوە. ڕاپرسیەکەی ناوەندی کوردستانەوەشی ئاشکرا کردووە سلەیمانی کە هەڵەبجەشی لەگەڵدایە خاوەنی 18 کورسیە. یەکێتی و گۆڕان بە پلەی یەکەم دێن 4 کورسی بەدەست دێنن. نەوەی نوێ بە پلەی دووەم دێت 2 کورسی بەدەست دێنێت. هەریەکە لە پارتی و کۆمەڵ و هاوپەیمانی یەکی 1 کورسی بەدەست دێن و لە پلەی سێمدان 5 کورسیش لەو پارێزگایە بە هەڵواسراوی ماوەتەوە. ئەوەش بەهۆی ئەوەی لە سەدا 30 بەشدار بووان خۆیان یەکلایی نەکردوێتەوە دەنگ بە کاملان دەدەن. پارێزگای هەولێریش کە خاوەنی 15 کورسیە بۆ هەڵبژاردنەکانی عێراق پارتی لەو پارێزگایە بە پلەی یەکەم دێت و 3 کورسی بەدەست دێنێت. یەکێتی بە پلەی دووەم دێت بە بەدەستهێنانی 2 کورسی و هەریەکە لە کۆمەڵ و گۆڕان و هاوپەیمانی یەکی 1 کورسی دێن و لە پلەی سێمدا دێن. بەهۆی ئەوەش کە لە سەدا 43 بەشدار بووان خۆیان یەکلایی نەکردوێتەوە 6 کورسی بە هەڵواسراوی ماوەتەوە و چاوەڕوانیش دەکرێت لەو 6 کورسیە پارتی 3 کورسی و یەکێتی 1 کورسی و کۆمەڵ 1 کورسی تر بباتەوە. ڕاپرسیەکە پارێزگای دووەکیشی وەرگرتووە کە خاوەنی 11 کورسیە بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق و ئاشکرای کردووە لەو پارێزگایە پارتی 3 کورسی بەدەست دێنێت و هەریەکە لە یەکێتی و یەکگرتوو 1 کورسی بەدەست دێن و لە پلەی دووەمدا دەبن. نەوەی نوێ و هاوپەیمانیش یەکێکیان دەبنە خاوەنی 1 کورسی و بە پێی ڕاپرسیەکەش بەهۆی ئەوەی لە سەدا 40 بەشدار بووان خۆیان یەکلایی نەکردوێتەوە 5 کورسی لە دووەک بە هەڵواسرایی ماوەتەوە. پێشبینی دەکرێت لەو ژمارەیە پارتی 3 کورسی و یەکگرتوو 1 کورسی و یەکێتیش 1 کورسی تر بەدەست بێنێت. لە کەرکووکیش کە 11 کورسی بۆ دیاریکراوە یەکێتی بە برنەوەی 4 کورسی ئەنجومەی نوێنەران لە پلەی یەکەمدا دێت و پارتیش بە پێی ڕاپرسیەکە 1 کورسی دەباتەوە. بەڵام بەهۆی ئەوەی لەو پارێزگایە بایکۆتی هەڵبژاردننی کردووە دەنگەکانی بۆ یەکێتی دەڕوات و هەریەکە لە گۆڕان و کۆمەڵ و یەکگرتوو نەوەی نوێ و هاوپەیمانی یەکێکیان دەبنە خاوەنی 1 کورسی. هاوکات تورکمانی شیعی و تورکمانی سونیش ئەگەری برنەوەی 1 کورسیان هەیە، بەڵام بەهۆی ئەوەی لە سەدا 40 بەشداربووانی ڕاپرسیەکە خۆیان یەکلای نەکردوێتەوە 5 کورسیش ماوەتەوە و ڕوونی ئەو کورسیانە بۆ چ لایەنێک دەڕوات. هاوکات ڕاپرسیەکە لە سنووری قەزا و ناحەکانی خانەقین ئەنجام دراوە. ئەوەی ئاشکرا کردووە یەکێتی لە خانەقین 1 کورسی بەدەست دێنێت و ئەگەریش ڕێژەی بەشداربووان لە خانەقین زیاتر بێت ئەوە یەکێتی کورسێکی تریش بەدەست دێنێت و کورسێکیش بۆ پارتی دەبێت. ناوەندی کوردستان کە ڕاپرسیەکەی لە هەموو پارێزگاکانی کوردستان و ناوچە جێناکۆکەکان ئەنجام داوە باسی لەوە کردووە بە بەراورد بە هەڵبژاردنەکانی ڕابردوو ڕێژەی بەشداری لەم هەڵبژاردنەدا کەم بۆتەوە و دەرکەوتووە لە سەدا 67 وڵاتیان بەشداری دەکەن و لە سەدا 39 بەشداربووانیش دەڵێن بەهۆی نەبوونی متمانە بەلایەن و کاندیداکان تا ئێستا خۆیان یەکلایی نەکردوێتەوە بۆ هەڵبژاردن. لە کۆتایی ڕاپرسیەکەشدا ژمارەی پێشبینی کراوی کورسەکانی کورد 59 کورسی و کۆی گشتی دەنگە نەگۆڕەکانیش 53 کورسی و 6 کورسیش لە نێوان یەکگرتوو و کۆمەڵ و هاوپەیمانی و نەوەی نوێدا یاری دەکات.